لە قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان بە ئامادەبوونی جەماوەرێکی وەرزشی زۆر لە وەرزشکاران و وەرزشدۆستان لە یەکەم یاری خولی یانە نایابەکانی کوردستان یانەی شێروانە میوانداری یانەی برایەتی شاری هەولێری کرد. گێمی یەکەمی یاریەکە ئاستێکی مامناوەندی هەبوو بۆ هەردوو یانە و دواتر بەبێ تۆمارکردنی گۆڵ هەردوو یانە یەکسان بوون، بەڵام لە گێمی دووەمدا یاریەکە گۆڕا و ئاستێکی باشتری بەخۆ بینی. هەردوو یانە بە هێرشکردن بۆ سەر گۆڵ یەکتر دەستیان بە یاری کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا و لە خولەکی شەزدا یاریزان حەمید ئیسماعیل تاکە گۆڵی یاریەکە و بردنەوەی بۆ یانەی برایەتی تۆمار کرد و سەرئەنجام یاریەکەش لە بەرژەوەندی یانەی برایەتی بە کۆتا هات و لە دەرەوەی یاریگای خۆیدا سێ خاڵی بەدەستێنا. من دەستخۆشی لە یەکەیەکی یاریزانەکان دەکەم چکە بەڕاستی یاریی ئەمڕۆ یاریی زۆر قورسمان ئەنجامدا لەگەڵ یانیوەچی شێروانە لە ناو خاوەن جەماوەری خۆشی بوو کە شێروانش جێکە لە تیپە بەهێزەکان، بەڵام شکر بۆخوا ئەوەی کە کردمان بەزایان نەڕۆیی توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بین، چکە خۆتان نەزانن لە هەموو خولی دنیا یەکەم یاری زۆر قورسە، بەڵام شکر بۆخوا دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم کە توانیان ئەو پلانی کە دامان ناوە جێبەجێ بکەین سەرکەوتن بەدەست بین. یاریەکە ئەوای لە بەرژەوەندی ئێمە بووە ڕاستی ئەو فرسانەی بۆ ئێمە هاتبووان هەڵ نەکەوت، ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئێمە کە ئەمساڵ ڕاستی یاری و دیمان زۆر کەم کرد، کەوتینە سەر ئەم شوێنە زۆر زەحمەتە بڕۆین و ئامادەکردنی خۆمان ڕاستی زۆر تاخیر بووین و ئینشاڵڵا لە یاریەکانی تر فرقەمان من ئومێدم هاپیان ئینشاڵڵا یاری زۆرە ئەمە دەوریە، ئومێدم هاپیان بتوانن زیاتر تەقدیم بکەن و نەتیجەی باش بێنن، دڵی جەماوەر خۆشکە. ئەگەر چی بڕیار بوو خولی تۆپی پێی یانە نایابەکانی کوردستان لە چەند مانگی ڕابردوو دەستی پێ بکردایە، بەڵام سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان ڕایگەیاند لەسەر داوای چەندیانەیەک بە مەبەستی خۆ ئامادەکردن دواخرا. بەڕاستی یاریەکی ئاستی گۆڵ و یانە بەرز بوو، یاریەکی بەهێز بوو. سوپاسی ئەو جەماوەرەی شێروانەش دەکەم کە تا کۆتایی یاریەکە هەر هانی یاریزانەکانی خۆیان دەدا، بەڵام ئەوە تۆپی پێ دایمەن دەیبێ و دەیدۆڕێنی تعادل دەبی بە ڕێحێکی وەرزشی دەبی وەرجێ و خولی نایابی کوردستان ئەم ساڵە زۆر بەهێزە بە نۆ نادی بەشداری تێدا کردووە. بە خۆشتان دەزانین دەبا 2 مانگ 3 مانگ لەوەی پێشتر دەستی پێکردووە، ئەوەش کاریگەری خۆی لەسەر خولەکە دەبی، ئەویش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ یانە بەشدار بۆکان چەندیانەیەک داوایان کرد کە چەند مانگێک دوا بخرێت تاکو بتوان خۆیان ئامادەکەن. بەهەرحاڵ من لە ڕێگا و کەناڵە خۆشەویستەوە داوا لە جەماوەری خۆشەویست و یاریزان و ڕاهێنەر و دەستەی کارجێڕی و هەموو لایەک میدیاکارانیش دەکەن هاوکارمان بن پاڵپشتمان بۆی بتوانین خولەکە زۆر بەڕێک و پێکتر بەڕێوە بێت. لە ساڵی ڕابردوو یانەی شێروانە بە هەمان دەستپێکی یەکەم یاری لە یاریگای خۆیدا نەیتوانی لە یانەی بەرامبەر بباتەوە، لە ئێستاشدا هەمان سیناریۆ دووبارە بوویەوە، بەڵام ڕەنگە ئەنجامی کۆتایی خولەکە لە بەرژەوەندی یانەی ناوبراو بشکێتەوە. لە دەستپێکی خولی تۆپی پێی یانە نایابەکانی کوردستان یەکەم یارییانەی وەرزشی شێروانە لە یاریگای خۆی لە قەزای کەلار میوانداری لە یانەی وەرزشی برایەتی کرد، بەڵام لە کۆتایی یاریەکەدا یانەی وەرزشی برایەتی توانی بە 1 گۆڵ و بە 3 خاڵ لە یانەی وەرزشی شێروانە بباتەوە. لای خۆشەوە ڕێهێنەری یانەی وەرزشی شێروانە دڵنیایی بە هاندەرانی دەدات بەوەی بتوانن لە یاریەکانی تردا ئەنجامی باش بەدەست بێنن. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای کەلار.